وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان ئەنجامی وەرگرتنی خوێندکارانی دەرچووی ئامادەیەکانی لە زانکۆ و پەیمانگەکان ڕاگەیاند. دەرچوانی ئەم ساڵ 47,178 خوێندکار وەرگیراون کە دەکاتە ڕێژەی 187 پێشکەشکاران و ئەوەی وەرنەگیراوە بریتیە لە 7,118 خوێندکار کە دەکاتە ڕێژەی 113. ئاماژەش بۆ کراوە کە کورسی خوێندن لە دوای سکاڵای خوێندکاران دەدرێت بە قوتابیان. لە ڕاگەیاندراوەکەی وەزارەتی خوێندنی باڵاشدا هاتووە ڕێژەی 165 لە خوێندنی گشتی وەرگیراون و ڕێژەی 135 لە خوێندنی پاراڵێڵ و ئێواران وەرگیراون. ژمارەی پێشکەشکارانی ئەم ساڵ 54,296 بوون و ژمارەی پێشکەشکارانی ساڵانی ڕابردوو 5,303 پێشکەشکار بوون. ئەم ساڵ بڕیارێک لە ئەنجومەنی وەزارەتەوە دەرچوو کە ئەفزەلیەتی کورسیەکان بۆ دەرچووی ئەم ساڵەوەتە هەتا دەرچووی ئەم ساڵ بێ دەرچووی ساڵانی ڕابردوو وەرناگیرێت چونکە لەبەر ئەوەی ژمارە زۆر 47,178 دەرچوو وەرگیران کە دەکاتە ڕێژەی 187 لە ئێستادا ڕێژەی 187 دەرچوان یان پێشکەشکاران لە زانکۆ و پەیمانگا حکومیەکان وەرگیراون. ئەوەی کە وەرنەگیراوە بریتیە لە 7,118 دەرچوو کە دەکاتە ڕێژەی 113. لە نێو ئەو ڕێژەیە کە وەرگیراون ڕێژەی 165 لە خوێندنی گشتی واتە لە خوێندنی بە خۆڕایی وەرگیراوە. ڕێژەی 165 لە خوێندنی گشتی وەرگیراوە و ڕێژەی 117 لە خوێندنی پاراڵێل وەرگیراوە و ڕێژەی 118 لە خوێندنی ئێواران وەرگیراوە. دەرچووی ساڵانی ڕابردووش داواکاری وەرگرتنیان پێشکەش کردبوو لەوانیش 2,318 خوێندکاریان وەرگیراون. خوێندکاران بە هەمان یوزەرنەیم و پاسۆردی پێشوویان دەتوانن داخڵ بن و ئەنجامەکانیان وەربگرنەوە. لە ڕاگەیاندراوەکەی وەزارەتی خوێندنی باڵاشدا هاتووە هەر لەمڕۆوە بەشی سکاڵە ئەکتیڤ دەکرێت تاکو و کۆتایی ئەم هەفتەیە. دەرچوەکان ئەتوان بە هەمان یوزەرنێم و پاسۆردی خۆیان بڕۆنەوە سەر ئەوەی کە ئەنجامەکانی خۆیان وەربگرن بۆیە لە دوای سەعات 4ەوە بە هەمان شێوە سکاڵاش ئاکتیڤ ئەبێت واتە سکالا لەمڕۆوە تاکو کۆتایی ئەم هەفتەیە بەردەوامە بێت. سکالا بۆ ئەمانەی کە وەرنەگیراون بۆ وەرنەجیراون لە ڕۆژی سێشەممەوە ئاکتیڤ ئەبێت چونکە ئەمانە ئەبێت تۆزی ئیشی تریان بۆ بکرێت بۆی ئامادەیان کەین و ئەوانەی کە وەرنەگیراون وەکووتم بۆی کورسیە بەتاڵەکانیان بخەینە بەردەست لە ڕۆژی سێشەممەوە بۆ ئەوان ئامادەێت. بەڵام ئەو تەڵەبانەی کە سکالایان لە 50 هەڵبژاردنەکەی خۆیان هەیە کە ئەمە لەمڕۆوە لەگەر کردنەوەی سایتەکە سکالاش ئاکتیڤ ئەبێت. لە ئێستادا سەرڕایبوونی قەیرانی دارایی و نەبوونی موچە و زەحمەتی ژیان لای هاوڵاتیان حکوومەتی هەرێم هیچ داشکانێکی تر لەو بڕەپارەیە ناکات کە لە خوێندکاران وەردەگیرێت بۆ خوێندنی ئەمساڵ. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.